قسەکردنە بێت لەسەر ئەرک و بەرپرسیارێتی میدیا لە کاتە جیاوازەکان بەتایبەت لە کاتی تەنگەژەکاندا. لەسەر ئەم بابەتە قسە زۆر کراوە، توێژینەوە زۆر کراوە، مامۆستا زانکۆیی زۆر بوارەکانی خۆیان تەرخان کردەوە بۆ قسەکردن و توێژینەوەکردن لەسەر بابەتەکە، بەڵام سەرباری هەموو هەوڵەکان هێشتا هەر ئەبینین ڕەخنە ئاراستەی میدیای کوردی دەکرێت کە لە کاتی پێویستە وەک خۆی هەنگاو نانێت بە کۆمەڵک ڕەخنەی لەسەر ئەکەوێت. لەسەر ئەم بابەتە دوێن کە هۆکارچێ سەرباری هەموو هەوڵەکان هێشتا هەر ڕەخنەکان هەیە کەواتە ئەبێت هەنگاوە دروستەکان چی بێت. لەسەر ئەم بابەتە دوێن بە میواندارەتی بەڕێز دکتۆر بەهادین ئەحمەد کە بەڕێزم پسپۆڕی ڕاگەیاندنن لە با بڵێن بواری ڕاگەیاندنە، با بڵێن هەر بە کورتەکەی ئەوەی کە پسپۆڕی ڕاگەیاندنە. دکتۆر بەهادین سڵاوە لێبێ، زۆر بەخێربەی. باشی جەنابەت، بەخێربێ بەڕێستان و لە سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی کوردساتش. سڵاو لە بەڕێزیشت بێ. دکتۆر بەهادین، من باسی ئەوەم کرد کە لەسەر ئەرکی میدیا زۆر قسەکراوە، هەوڵیش زۆر هەیە بۆی کە هەنگاوەکانی دروست بێ، بەڵام هێشتا ڕەخنە هەر هەیە لەسەری. لە ئەم هەوڵانەیە چی جێبەجێ نەکراوە یان لەسەر ڕوونکردنەوەی بۆ تێگەیشتن لە ئەرکی میدیا چی هەیە کە هێشتا بەلای میدیای کوردیەوە ڕوون نەبووە یان کاری لەسەر نەکراوە کە هێشتا ئەم هەموو بۆشاییە هەیە یان ئەم هەموو ڕخنەی لەسەر هەیە؟ بەڵێ، سەرەتا دەستخۆشیتان لێکەم بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە و بۆ بانگەشتکردنی ئێمە بۆ ئەم دیدارە. زۆر سپاس. دیارە میدیا بۆ خۆی کاری میدیایی چالاکی میدیایی بەشێکە لە ئازادە گشتەکان و جۆرێکە لە ئازادی ڕادەربڕین و بوونی میدیایەکی هەمە جۆر و هەمە چەشنە لە هەرێمی کوردستان ئەمە بۆ خۆی جێی دڵخۆشیە و جێی دەستخۆشیە و گزارشتە لەوەی کە مەودایەک و پانتایەکی ئازادیەکان هەیە لە هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە ئێمە کەناڵەکان زۆر و بۆرن، یعنی هەندێک جار تەماشاکەی بێپلانی و بێ بەرنامەیان پێوە دیارە. ئەمە هەندێک ئەگەڕێتەوە بۆ کەم ئەزمموی میدیاکارەکان یاخود نەخوێندن لە بوارەکانی بڵێن میدیا بە شێوەیەکی ئەکادیمی و زانستی. ئێمە دیارە بە ڕێژەی قسەکەین و ڕۆژنامەنووس و پێشکەشکاری باش و پرۆفیشناڵ و شارەزاش هەیە. ئێمە زۆر لە ئەوانەی کە لەسەر شاشەکان ئەیان بینیت وەکو بێژەر و پێشکەشکار دەرچووی بەشەکانی ڕاگەاندن و ڕۆژنامەنووسین. بەڵام هێشتا هەر کاری میدیایی لە هەرێمی کوردستان بۆشایی و درز و کەلێنی تیا هەیە. وەکو باسم کردانی هەندێکی ئەگەڕێتەوە بۆ کەم ئەزمموی و نەشارەزایی، هەندێک ئەگەڕێتەوە بۆ ئەوەی یعنی جۆرێک لە تەنگژە لە میدیایە هەیە. جا بەهۆی بێپلانی بێت یاخود بەهۆی ئەوە بێت ئێمە مەسەلەن شەڕی داعش ئەنی ئەزمونێکی نێبوو بۆ ئێمە، ینی مامەڵەی میدیا ڕووماڵکردنی میدیای ئەبێت چۆن بێت. ئەمانە پێویستی بە خول و ڕاهێنان و وەرکشۆپ هەیە و پێویستی لە جۆرێک لە هەماهەنگی هەیە لە نێوان زانکۆکان و سنتەرەکانی توێژینە و سندیکای ڕۆژنامەنووسان و وەزارەتی ڕۆشنبیری و دەستگای میدیایەکان. بەڵام لە هەندێک ڕووشەوە ینی دەستگای میدیایەکان ئەرک و ڕۆڵی جوانیان بینیوە، بە تایبەتی دەستیان درێژ بووە و دەستیان واڵا کراوە بۆ ئەوەی کە بتوانن جۆرێک لە هەماهەنگی و جۆرێک لە هاوکاریان هەبێ. لە پاڵەوەی کەوتم کاری میدیایی ماف و جۆرێکە لە ئازادی ڕادەربڕین لە هەمان کاتە ئەرک و بەرپرسیارێتیە. ئەم ئەرک و بەرپرسیارێتیە لە هەموو وڵاتانی جیهان بە یاسا و ینی ڕێنمایی جێبەجێ کراوە. لە هەرێمی کوردستان چەند یاسایەک هەیە بەڵام یاساکان گشتگیر نین، یان یاسای ژمارە 35 ساڵی 2007 تەنیا یاسای کاری ڕۆژنامەنووسی زیاتر بواری ڕۆژنامەنووسی باسەکە چاپکراو کە ئەمڕۆ ئێمە چوینەتە فەزای ئەلکترۆنی و سەتەلایت و ئینتەرنێت و ینی گلۆبالیزیشن ینی بەجیهانی بوونەوە. کەناڵەکان ینی هەمە چەشن و هەمە جۆرن و کۆمەڵە کەناڵی تایبەتمەند پەیدا بوون کە ئەمانە ینی هەرێکە و لە بارێکە کارەکەن چونکە سەرچاوەکانی وەرگرتن و بەرکەوتنی زانیاری زۆر بوو. ئەمڕۆ سەردەمی تەکنەلۆژیای زانیاری و میدیا و تەقینەوەی زانیاریەکانە بۆیە کەناڵی تایبەتمەند پەیدا بووە چونکە تۆ ناتوانانی لە کەناڵێکەوە هەموو حەز و ئارەزۆکان و زانیاریەکانی مرۆڤ یا وەرگر پڕکەیتەوە. دکتۆر یعنی قسەمان لەسەر هەندێک کەناڵی تایبەتمەند نییە کە بۆ خۆی بەس بۆ بواری ئینتەرتێنمنت دروست بووە بۆ منە گۆرانیە یان فیلمە ئەمان کێش قسەی لەسەر نییە. بەڵام ئەوەی کە زۆرترین قسەی لەسەر و تەوەری باسە کەشمانە هەندێک
میدیا هەیە بەبێ ڕچاوکردنی پرەنسیپی بەرپرسیارێتی بەرامبەر بە وەرگرەکەی بەرامبەر بۆ کەسێک کە چاوپێکەوتنی لەگەڵاکانی زۆر نمونە هەیە بەڕاستی ئێستا لە نێو میدیادا هەیە کە بە دیاردەیەکی زۆر نابا و نەشیا و نەژمارەکرێ بۆ نمونە تازەترین نمونە لە کاتی کارەساتی لافاوی شاری هەولێردا بۆ نمونە هەندێک میدیامان دەبینی کەسەکە منداڵێکی لەدەستداوە کەسەکە برایەکی ئاو بردوێتی سێ کەسی خانەوادەکەی گیانی لەدەستداوە لەم کارەساتەیە تۆ لەم چرکە ساتانەیە مرۆڤ لەو پڕی بابەتێکی ئیمۆشناڵە با بڵێن لەو پڕی لایەنێکی سۆزداری و عاتفی هەیە بۆ لە دەستدانی کەسێکی ئەمە ئەرکی میدیایە لەم کاتانەدا چاوپێکەوتن لەگەڵ ئەم کەسانەیە بکە یعنی ئەمە هەستکردنە بەرپرسیارەتی تۆ بڵێ لە پێناو سەبقێکی خەبەری من لە پێناو مەتریاڵێک بۆ کەناڵەکەم لەم کاتانەیە چاوپێکەوتن لەگەڵم کەسانەیە بکرێ ڕاستە دروستە ئەوم کرد کە میدیا جۆرێکە لە ئازادی ڕادەربڕین بەڵام ئازادی ڕادەربڕین و میدیایی ئەوە ناکە کە تۆ دەستخیتە کاروباری کەسێتیەوە کە بەداخەوە لە سۆشیال میدیای ئەو دیاردەیە زۆر ئەبینرێت لە هەندێک کەناڵی ئاسمانیشە ئەو نمونانی کە جەنابەت باس کرد نمونەی کەش هەیە مەسەڵەن خەڵکە بووە لە کێشەی کۆمەڵایەتی بێ یا لە کێشەی تر بێت خەڵکی لێ شەهید بوو خەڵکی لێ کوژرا ئەنی پەیامبەرەکە ئەچێتە بەردەم پزیشکی داد ینی کە سوکاری قوربانیەکان ئەدوێنێ و ئەمە چۆن ئەم شەڕە بوو چەندتان لێ کوژرا و چەند بریندار بوو یاخود هەستت چۆنەکە مناڵەکەت لافاو بردی و مناڵەکەت چی لێ هات و خۆشت ئەویست و نازانم چی و ئەنی ئەمانە بەڕاستی جۆرەکە لەگەڵ تەجاڕی ناوەقع ینی پەیامی میدیای ئەمانە بۆ چێگەڕێتەوە بۆچی هەندێک میدیا پەنای بۆ بن ینی نەزانینەکەیە کە وەک خۆت باسی دەکەی یان میدیا هەردوو تر بەڵێکم شارەزایی بخاتە ڕووی گرفتی بێئەزمۆنی و نەشارەزاییە یعنی تۆ ئەبێ کاری میدیایی ینی کارێکی پەیامێکی واقعی بێت و ڕێز لە تاکەکان بگرێت و دەست نەخاتە کاروباری کەسێتیەوە و جۆرێک لە سوکایەتی و گاڵتەجاڕی تیان نەبێت لە کەناڵی تریشا من بینیومە ئەنی پێشکەشکار هەبوو بە میوانی بەرنامەکەی تۆ بۆ باڵات کورتە تۆ دەسەلەن چەند خێزانت تێناوە بۆ لە خێزانەکە جیابیتەوە بۆ نازانم چی ئەمانە ینی بە شتی قەدەغەکراوە بە پێی یاسا تۆ بۆت نییە پرسیار بکەی ئەمانە کاروباری کەسێتیە و نهێنی کەسێتیە کە نابێت تۆ ئەوە بکەی ئەمە جۆرێکە لە بێڕێزی هەندێک جار ئەچێتە خاڵبی ناوزڕاندن و لەکەدارکردنی کەسێتیەوە بۆیە میدیاکار لەپاڵ ئەوەی کە مەسەلەن کاری خۆی ئەکات ئەبێ لە چوارچەوەی یاسایە کە باسی یاسام کرد و پەیوەست بێت بە پرەنسیپ و ئیتیکی کاری ڕۆژنامە نووسیەوە ئەنی ئەی بنیە کەسەکە شارەزایی نەبێت با خول ببینێت با مەرجنیە یەکسەر بخرێتە سەر شاشە یاخود ببێتە پەیامنێر ئەرکێکی بدەت با چەند مانگێک لەژێر ئەزمون و شارەزایی و تەجروبەیە بێت یان ئێمە خوێندکارەکانی خۆمان خولی مەشقی هاوینیان هەیە یعنی هەموو کەس بە خۆراق و بە مەرحەلەیەتی ئەپەڕێ جامانە بەڕاستی ئێمە لەگەڵ ئەوەی کە ئەو حاڵەتە نەشاز و نەشیاوانە هەیە کە بە پەنجەی دەست ئەژمێرێت لە هەمان کاتا دەستگا میدیایەکان لە کاتی قەیرانەکان لە کاتی کارەساتە سروشتیەکان لافا و ینی نمونەیەکی جوان بوون ڕووماڵی ئەو ڕووداوانیان کردووە وەکو بەشێک لە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی بەشدار بوون لەو کەمپین و هەڵمەتانی کۆکردنەوەی پیتاک و هاوکاری بۆ زیان لێکەوتەکان ئاوارەکانی ڕۆژئاوا بێ ناشکردن نەبێ ئێمە هەمومان هەر ژیانمان ناخۆشی و قەیران و ئاوارەی و کارساتبار بوون ینی یا ئەو ناوچانی دەوروبەری کەرکووک و ناوچە دابڕاوەکان کە لە ڕووداوی 16 ئۆکتۆبەر کۆمەکێکی زۆر کۆکراوە لە ئێستادا ئێمە زانکۆی ئێمە پۆلیتەکنیک ینی دەستگای میدیای کورسات و کۆمەڵێک دەستگای تری میدیایی بەشدارن لە هەڵمەتی کۆکردنەوەی کتێب بۆ کتێبخانەی ناحی پیرەمەگر و کتێبخانەی گشتی ناحی کە بەداخەوە لەم ماوەی ڕابردووە ینی لەلایەن هەندێک خۆپیشاندەر و خەڵکی تێک دەر و ئەوانەوە لە کاتی ئەوەی خۆپیشاندانە سوتێنرا زۆر لە کەلوپەل و کتێب و سەرچاوەکان ئێستا ئێمە هەڵمەتێکی باشمان کردبوو وای 3 ڕۆژ و لێرە شەو هەر داواکەم نەبێتە ڕێکلام کە نووسەران بێتە ڕێکلام وەڵا حەزەکەین زۆرترین کەس کتێب بەڵێ زۆرترین کەس ئەو کەمپینەچکە هەڵمەتێکی میدیایی و دەستگای میدیای کورسات وەرکێکی بەرپرسیارانە بەرامبەر بە کۆمەڵگە پێشکات من بە بەڕێستانم نەوت من بخۆم بەشدار بم زیاتر لە 50 کتێب و سەرچاوی زانستیم پێداون لە کتێبخانی تایبەتی خۆم و ئەو کتێبانی کە هەمە لێرە شۆ داواکەم لە سەرجەم نووسەران و دەستگاکانی چاپ و پەخش و ڕۆشنبیران و سەرمایه‌گوزاران و خەڵکانی دەوڵەمەند کە هاوکاری
کتێبخانەکان بکەن بە تایبەتی کتێبخانەی گشتی ناحەی پیرەمەگرت کە هەڵمەتەکە تاوەکو ڕۆژی چوارشەمە لە ناو کەمپی کۆلێژی تەکنیکی ئێمە بەردەوام بێت لە گەڕێکی چوارچرا. دەستە خۆش بە دکتۆر کە ئاماژەیەکی کرد بۆ هەڵمەتەکە هەرچەند ئێمە لە بەشێک لە بەرنامەکەی ئەمڕۆژمان لایڤێکمان هەیە هەر لە هەڵمەتەکە و لەو کار و چالاکیانە کامڕۆ بەڕێوە چجا دکتۆر ئێمە با بڵین کۆمەڵگایەکین هەم تا ڕادەیەک سنەتین هەم تا ڕادەیەک زۆر ڕێز لە بینمانە هێشتا ماوە ئەتف و سۆزمان زۆرە تو لە ئاخاوتنی ڕۆژانە و لە بەرکەوتنی ڕۆژانە تا هەموو ئەمانەت یا ئەبینی کۆمەڵک وشە هەیە بەکاری نابین کۆمەڵک سنوور هەیە نای بەزێنین کۆمەڵک قسە هەیە نایکەین بۆ ئاگاداری هەستی بەرامبەر هەموو ئەمانە یان کۆمەڵک بابەت هەیە نایڤروژێنین بۆەوەی کە لەسەر کۆمەلگانەکە بەڵام ئەبینین لە چوارچێوەی میدیاکانمانە ئەم بابەتانە نییە زۆرێک لە سنوورەکان ئەبەزێنرێت زۆرێک لە قسەکان ئەکرێت کە لە چوارچێوەی ئەدەب و با بڵێن ڕێزی کۆمەلگای ئێمە جێی بۆ ناکرێتەوە بۆچی هەنگاوی کۆمەلگای ئێمە بە شێوەیەکە بەڵام کاتێکە دێتە چوارچێوەی میدیا و بە شێوازێکی تر هەنگاوانێت بەڵێ خۆی میدیاکان هەندێک جار وەکو لاسایکردنەوە هەندێک جار ینی بە ناوی دەستپێشخەری ڕۆژنامەنووسی گوایەک ئەمە پێی وایە کە شتێکی گەورە و ئەجایبی نهێنێکی ئاشکرا کردووە یا جۆرێک لە فزولیەت یاخود ڕنگدانەوەی هەڵسوکەوتی ڕۆژنامەنووسەکە لە کاری میدیایە ینی تەبعی کەسەکە لەوانەیە وابێت سیاسەتی کەناڵەکە بەو شێوەیە نەبێت واکات کە ئەو کەسانە ئێمە کەسی شەرقی ینی ڕۆژهەڵاتی ینی تەدەخلی هەموو حیاتی یەکتر ئەەکەین بۆ ژن ناهێنی بۆ شوت نەکرد بۆ مناڵت نابێ بۆ کرێچیت بۆ مناڵەکەت خنکا بۆ فلانەکە ئەو ڕووداوە ڕوویدا ئەنی ئەمانە ئەکرێت لە ڕێپۆرتاژی ڕۆژنامەنووسیە هەندێک ڕۆژنامەنووسی بنکۆڵکاری ینی سەقافەی ئیستیخسایی لە وڵاتانی جیهان ڕۆژنامەنووسی پرۆفشناڵ و تایبەتمەند هەیە بۆ ئەو کەیسانە بەڵام ئەوەی گرنگە ینی تۆ ئەو ڕۆژنامەنووسە بۆ نمونە کاتێک ڕووداوێکی کوشتن ئەبێت یاخود خۆکوشتنە یاخود هەر ڕووداوێکی تەمە مژاویە ئەکرێت ینی تۆ هەماهەنگیت هەبێت لێدوان لە وتەبێژی پۆلیس یا وتەبێژی ئەو وەزارەتە ئەو فەرمانگەیە ئەو دەستگایە وەرگری نەکەوەی مەسەڵەن کابرا ینی ڕووداوێکی لێ خەوماوە وەکوڵێ جەرگی سوستاوە کوردەوارەیەڵێ ینی کۆستی کەوتووە تۆ بچی لە ناو پرسەکە بیگریت لە بەردەم خێمەکە و لە ماڵی شەوازی لێ نەهێنی کە ئەمە لە کاتێککە ئەم پێویستی بە مڕائاتە پێویستی بۆیە کە خەمەکانی لەسەر سوکەی و هێوری کەیتەوە نەک ئەوەی بیوروژێنیت و وای لێ بکەی کە من چەند جا بینمە ئەنی کردوانە بەمای دەستی ڕۆژنامەنووسە مایکەکەیان لێ وەرگردووە یاخود ئاوا پیانە کێشاوە ینی ئەمە ئەبێ هەست بکە ئەم کەسەکە ئەم ئیشەی شتێکی ناواقعی و ناجۆرە لاتان وایە کە بە پێی دووبارە بوونەوەی ئەم با بڵێن ڕووداوانە بەداخەوە ئایا تەنیا نەزانین بە دیاهۆکاری تریش لانێن لە پشتیەوە بێ من باسم کرد و فزولیەتی کەسەکە نەزانی کەسەکە یا پێی وایە بۆ خۆ دەرخستنانی یاخود پێی وایە کە ئەمە دەستپێشخەری ڕۆژنامەنووسیە کە کەناڵە پێش کەناڵێکەکەوێ هەندێک زار لەوانەیە ململانەی سیاسی حیزبیش لە هەندێک لەو جۆرە ڕووداوانە تەنە لە ناو ستۆدیۆکانە ینی جاری هەبوو بەرکەوتن هەبوو لە نێوان پێشکەشکارەکە و میوانەکەیان ئەمە بینیمان ینی میوان تۆڕە بوو بەرنامەی بەجێ هێڵا و کورسی و مێزیشکان ینی ئەمانە لە هەم هەرێمی کوردستانە ینی ئەمە هەموو کارێک ئەتەچێتی خۆی هەیە هونەری مامەڵەکردن زۆر گرنگە بۆ میدیاکار و ڕۆژنامەنووس هەندێک جارێ ئەنی زۆر جارەوترێ مەسەڵەن ئەمە لەبەر کەناڵێکی ئۆپۆزیسیۆن یاخود ئەم ڕۆژنامەنووسە لەبەرەوەی سەر بە فلان دەستگایە سەر بە فلان لایەنە لە ڕووماڵەکە ڕێگری لەکریا زانیاری نادرێتێ بەڵام مەرج نییە ئەوە وابێت هەندێک جار مامەڵە و هونەری ئەتەچێت و شارەزایی و پرۆفشناڵی ڕۆژنامەنووسەکە وا ئەکات کە دەستگایەکی ئەمنیە هێزی پۆلیس یاخود بەرپرسێک ینی بڵێ فەرموو لە بکات و فەرموو لەم دەکە یا زانیاری بدا بە و یا زانیاری نەدا بە میتر باشە دکتۆر پێت وانە بەشێک لە خەتاکە خەتای سوۆسیال میدیا بێت ئێستا وایلاتوە بە ناوی چوزانم دەستگایەکەوە بە ناوی پەیجێگەکاتەوە و پەیهەمنێر و کامێرە و مایکاتە دەست کەسێک کۆچێت ئەم کاراناکە پێت وانێ بەشێک لەو نابەرپرسیارەتی زیاتر فۆکسەکە دەکەوێتەوە سەر ئەو پەیجانی کە ئەم جۆرە کاراناکەن بەبێ هیچ بنەمایەکی ئەکادیمی بەبێ هیچ پێوەرێکی زانستی ماچێک دەگرێت و دەچێت نێو بابەتێکەوە بەڵێ خۆی سوۆشیال میدیا ینی بەردەستە بەهۆی تۆڕی ئینتەرنێتەوە و بە ئاسانی تۆتوانی پەیج و ئەکاون دروستکەی زۆربەی ئەوانە بە ناوی ساختە و بە ناوی خوازرا و وێنەی نەخوازراوە ینی هەتا جاری وا هەیە ڕەگەزی خۆی ئەگۆڕێت تەمەنی خۆی ناوی خۆی ناسنامە و شوناسی خۆی ماسک و دەمامچێک ئەکات
لەو ڕێگەیەوە لە شاردنەوەی کەسێتی خۆی ینی بە هەموو شێوەیەک تەشیرەکان ناوزڕاندنەکەم ئەوەی باسیەکەم هەیە چەند لە سۆشیال میدیا زۆر ناوی خۆی ناوە میدیایەک چۆن کورساتەیەش ناوێکی خۆی هەیە بەڵێ زۆر ئەوە هەیە ینی ئەمە ناهوشیاری خەڵک و ئەوە دەرەخات جەماوەر دەرەخات کە لە جۆری مامەڵەکردنیان لەگەڵ سۆشیال میدیا ینی سۆشیال میدیا ئەمڕۆ هەموو خەڵک خۆی کردو بە ڕۆژنامە نووس و نووسەر جاری وایە ناوەکەی خۆی هەڵە نووسیوە ینی پیاوە نووسێتی فیمێڵ صحی لەوەدا نازانێت فیمێڵ و مێڵ ینی چی ینی هیچ بنەمایەکی هونەری نووسین و ئیتیک و یاسا و پرەنسیپەکانی کاری ڕۆژنامە نووسی نازانێ و ئازانەیە تر ئەمە هەموو کەس ئازادە لەوەی کە چی بڵاوکاتەوە چی ئەکات و چی ناکات ینی تەشیر و ناوزڕاندنەکە بە ئاشکرا ینی بەداخەوە ئەمە شۆڕ بۆتەوە بۆ ناو تاکەکان بۆ ناو خێزانەکان بۆ ناو حیزبەکان یەکتر شکاندن و بە تایبەتتر زۆری بەرامبەر ڕەگەزی مێینە ئەکرێت و جۆرێک لە ئیستیغلالکردن هەیە وەکو دایم خەڕەشەکردن هەموو ئەوانە دکتۆر بەهادین ینی پێت وایە ئێستا میدیامان لە قەیرانێکی کەمترین هەستکردنە بە بەرپرسیارەتیدایە و پێویستی بە پێداچوونەوەیە یان پێویستی بە لێپێچینەوەیە بە دڵنیاییەوە پێویستی بە لێپرسینەوە و لێپێچینەوە و پلان هەیە ینی میدیاکانی ئێمە هەموو میدیایەک ئەبێ پلانێکی میدیایی هەبێت سیاسەتی میدیایی خۆی هەبێت و بە ئامانجدار و پلاندار بێت و ینی پلانەکانی ڕۆژانە بێ یاخود مانگانە بێ یاخود ساڵانە بێت و ئەبێت لە چوارچەوەی یاسا و کاری ڕۆژنامەنووسی و ئیتیکی ڕۆژنامەنووسیە کارەکانی ئەنجام بدات بە تایبەتی درز و کەلێن و بۆشایی زۆرە لە سۆشیال میدیا چونکە زۆرترین خەڵک تیا بەشدارە بە تایبەتی فەیسبوک و ئەوانی تریش نیکستا بە دو ئاماد نزیکی 3 ملیار کەس بەس بەکاربەری فەیسبوکە لە جیهانە لە هەرێمی کوردستان و ڕۆژهەڵەتی ناوەڕە زۆرترین تۆڕی سۆشیال میدیا فەیسبوکەکە بەکارەهێنرێت ئەمە وەکو بازاڕێک وایە ینی هەموو شتێکی تا عەرز ئەکرێ و هەموو جۆرە خەڵکێکی تایە هەر لە ڕۆژنامەنووس و خەڵکی دەستە بژێرەوە بۆ خەڵکی نەخوێنەوار و نیمچە خوێندەوار و ڕۆژنامەنووسی ینی سۆشیال میدیا پێوتە ڕۆژنامەنووسی هاوڵاتی ئەمە ینی جۆرێک لە بەرکەوتن جۆرێک لە بێڕێزیکردنی تایە بە مرۆڤ بەڕاستی کۆنتڕۆڵ ناکرێ باشکە لە ڕووی سکوریتیەوە تۆ ناتوانانی کۆنتڕۆڵی بکەی یاخود بە ئاسانی ناسنامەی ئەو کەسە بدۆزیتەوە و بووە لە حاڵەتەوە بۆتە دیاردە ینی وەکو بابەتی ڕۆژ و بابەتی وەرزی لێ هاتووە هەر هەفتەیەک شتێک داهێنرێ تر جاری وایە بە سەرجۆلاکی پێشکەشکاری بەرنمەیەکە یاخود ڕۆژنامەنووسێکە یاخود مامۆسایەکی ئاینی بەداخەوە چالاکوانێک ئەنیتر بە دوای ینی زۆرترین بۆ پڕکردنەوەی بۆشایی و وایە هەندێک ببوورەکەوتم دوا پرسیاریش هەندێک بۆ چوون هەیە کە پێی وایە ئەگەر زۆر ڕۆ بچێتە نیو ژیانی تایبەتی کەسی بەرامبەرەوە ینی بەداخەوم تێڕوانینە دروست بۆ لە نێو میدیای کوردیدا من پێشکارێکی زۆر باشم ئەگەر بە تەواوەتی پرسیاری وا بکەم وردەکاری ژیانی تایبەتی تۆ بهێنمە دەرەوە یان وردەکاری قەزەیەک بابەتێک وا لێ بکەم بۆ کۆمەڵگای بخەمە ڕوو ئاسایشی نێتەوەی و نیشتیمانیش بخەمە ژێر پرسیارەوە یعنی سە بەداخەوە بینێری ئێمەش زۆر جار خەتایەکی هەیە لەوەی باسی ئەوت کردانی لە شەڕی داعشانی لە ئەم شەڕانی دوایی ئەنی سێرەی هەر بەرپرسێکی سەربازی لێ دوان ئەدات یاخود ڕۆژنامەنووسەکە ئەچێتە سەنگەرەکان و ئەچێتە بەرەکانی جەنگەوە ینی جۆری چەکەکان جۆری ئۆتۆمبیلەکان قەبارەی هێزەکان پێگەی پێشمەرگە و ڕەبیەکان ئەمانە شتی نهێنیە کە لە هیچ وڵاتێک ڕێگە پێدراونێ نەخشەی سەربازی سەعاتی سفر ئەمانە نهێنین بەپی یاسا قەدەغێ جا مەسەلەی سۆشیال میدیا ئەنی نەک تەنیا لای ئێمە تەنانەت لە ئەمریکاش کۆنگرێسی ئەمریکا لەسەری هاتە دەنگ ئەنجومەنی گشتی بەریتانیا پەرلەمانی بەریتانیا ئەنی ئەمانە سۆشیال میدیا ئەمانە نەمەت و شێوازێکی نوێیە لە ئامرازەکانی پەیوەندیکردن کە میدیاش سوودی لێوەرە جۆرێکە لە میدیای ئەلکترۆنی میدیای هاوچەرخ ئەمانە کاریگەری دروست کردووە و کێشەی زۆری دروست کردووە لە جیهانە لە هەرێمی کوردستان نەک تەنیا کێشەی سیاسی ینی کێشەی کۆمەڵایەتی لێکترازانی خێزان هەڵوەشانەوەی خێزان دیاردی جابوونەوە و تەلاق یان یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی سۆشیال میدیا و بەکارهێنانی مۆبایلە ئەم بابەت و ئەم هینا بابەتە دوور درێژە و ینی کاتەکە کورتان کێشە و گرفت زۆرە ینی ئەم بابەتەش قساکەین دکتۆر بە گرنگی خۆی پێ ئەدەین سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت